بەناوی خوای گەورە ساڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست جنین پلاسخارد نوێنەری تایبەتی سکرتێری گشتنەوە یەکگرتوەکان لە عێراق لە وتارێکدا لە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی بە خراپە باسی حکومڕانی هەرێم و پارتی وێکێتی کرد لە وتەکانیدا باسی لەوە کرد کە ساڵێک لەمەوبەر ئامۆژگاری بەرپرسانی هەرێمی کردووە لەبارەی دابەشبوونی هەرێمی کوردستان بۆ ناوچەی زەرد و سەوز هەروەها ناکۆکی ناوخۆی کە کاریگەری خراپی دەبێ بەڵام بە قسەیە و هیچ قسەکانی هیچ ئەنجامێکی نەبووە لە وتارەکەیدا دووبارە لە سەردۆخی ناوخۆێرێم تەرکیزی لە مەترسیەکانی سەر هەرێم و نێوماڵێکی لاواز کردەوە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لە سەرەوە دەکەین پێیان و وتەکانی نوێنەری سکرتێری گشتنەوە یەکگرتوەکان لە عێراق چی تێدایە و ئایا پارتی وێکێتی چیان پێگەشتووە لە ئاستی نێودوڵەتی لەبارەی دۆخی هەرێمی کوردستانە و ئایا ئەم وتانە ئاماژەن بۆ گۆڕانکاری بە میواندەرێک لە بەڕێزان فاروق محەممەد سەرۆکی بەرپرسی بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵ و سەرانگ فەرەج پەرلەمانتاری پێشووتری کوردستان قسە لە سەرم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین بەخێر کاک سەرنگێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە قسەکانی نوێنەری یەکگرتوەکان لە عێراق کە دوێنێ لە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی پێشکەشی کردووە پێ دوایە چه ئاماژە و چ پەیامێکی تێدایە کە باسی دابەشبوونی ناوچەکانی هەرێم دەکا بۆ دوو ناوچەی بڵین زەرد و سەوز هەروە نێوماڵێکی لاواز هەروەها گوێنەگرتن لە بڵین هۆشدارێکی کە ساڵی پار بڵین لەم کاتانە هۆشداری پێدابوون لەبارەی دۆخی هەرێمەوە. بەڵێ زۆر سپاس بۆ جنابەت بۆ میوانی ئازیز و ڕێزم بۆ بینەرانی خۆشەویستی شێ دیارە پەیامەکە زۆر وازەحە پەیامەکە ئاماژەیە بە دۆخی خراپی حکومڕانی لە هەرێمی کوردستان و ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەگەر بەم شێوەیە بڕوات حکومڕانی لە هەرێمی کوردستان بەردەوام نابێ ئەم هەرێمە ناتوانێت مقاوماتی مانەوەی وردە بەرەو لاوازبوون ئەڕوا و احتیمالی ئەوەی هەیە کە فرسەتێک بێتە پێشەوە بۆ نەیارەکان یا بۆ دوژنەکان بە تەواوەتی لە ناو بچێت دیارە ئەم خاتونە بەڕێزە کە نوێنەری سکرتێری گشتی یان نوێنەری نەتەوەی یەکگرتوەکانە لە عێراق ئەمە دووهەم جارەکە ئەم پەیامە ئەیا بەگوێی حکومڕانانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانەوە بەگوێی نەتەوەی یەکگرتوەکان و هەموو دنیاش من احترامێکی زۆرم بۆ ئەم خاتونە بەڕێزە هەیە جگەلەوەی کە ئیشەکەی خۆیەکە هەستەکەم دڵسۆزێکی تایە بۆ خەڵکی کوردستان هەر لەو پەیوەندیانەی کە خەڵکە زانێ پەیوەندێکی باشی دروست کردووە لەگەڵ چین و توێژەکان لەگەڵ ڕۆژنامەنووسان لەگەڵ ئازادی خوازان لەگەڵ حیزبە سیاسیەکان هەستەکەم دڵسۆزێکی تایە ئەو تێگەشتووە لە واقعی هەرێمی کوردستان یا لە دۆخی خەڵکی کوردستان کە لە چ دۆخێکی خراپان عەتفێکی هەیە ئەو قسانەی ئەو لە ڕوانگەی دڵسۆزیەوەیە بەڕاستی و قسەکانیشی کاریگەری هەیە لە ناوەندی نێودەوڵەتیە جگەلەوەی کە ئەم خۆی نوێنەری نەتەوەی یەکگرتوەکانە قسەکانیشی کاریگەری هەیە و تعبیرە لە واقعی کە لە واقع خراپەی کە لە هەرێمی کوردستانە هەیە باشە بەس چیمان پێدا لەبارەی ینی باسکردنی ئەم جۆرە حکومڕانەتی هەرێم لە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتیەوە ئێستا وێنەی هەرێم و پارتی وێکێتی لە ئاسی نێودوڵەتی چۆن وێنا دەکرێت؟ کاک حەکیم ئێمە زۆر بەمان بیرمانە بۆ خەڵکی کوردستان بەشێکی زۆری لەو سەردەما ژیاوە کاتی خۆی لە دوای ئینتیفازەکە لە ساڵی 91 بە بەردەوامی عەتفێکی باشی کۆمەڵگەی نێودەوڵەتی هەبوو لەسەر قەزەی کوردی لەسەر هەرێمی کوردستان لەسەر ئەم بەشەی کوردستان کە پێوترێ باشەی کوردستان و بە بەردەوامی سیاسیەکانی ئێمە کە قسەیانە کرد یا ئەوانەی کە لە حکومڕانیان قسەیانە کرد بەشێکی بەشانازی و باسیەوەیانە کرد کە کۆمەڵگەی نێودەوڵەتی و وڵاتە جلهێزەکان پشتیوانێکی باشی قەزەی کوردینە پشتیوانێکی باشی ئەم حکومڕانیان کە لە هەرێم دەستی پێکردویان وجودی هەیە بەڵام بەپێی مروری وەخت لەبەرەوەی کە ئێمە لە کوردستان یا ئەوانەی کە حکومڕانیە کە نەیانتوانی نمونەیەکی جوان نمونەیەکی باش پێشکەش بکەن ئەمە گۆڕانکاری بەسەر هات ئێستا لەبری پشتیوانیکردنی کۆمەڵگەی نێودەوڵەتی یا وڵاتە جلهێزەکان ئەوە تا ئێمە ئەبینین بە ئاشکرا لە ناوەندە نێودەوڵەتیەکانە لە ناوەندە قانونیەکانە قسە لەسەر خراپی حکومڕانی کرد لە هەرێمی کوردستان دیارە ئەمە هۆکاری زۆرە هۆکارە ڕئیسیەکانی ئەو حکم پیشاندانی شێوازێک لە حکومڕانی خراپ بە دنیای دەرەوە هەر لە مەسلەی ئازادی ڕادەربڕین لە مەسلەی کاری ڕۆژنامەگەری لە مەسلەی چەوسانەوەی خەڵک لە مەسلەی خواردنی حقوقی خەڵک لە مەسلەی نەبوونی شەفافیت لە مەسلەی گەندەڵی و ئیلا ئاخری هیچی زۆر بەڕاستی هەتا قبول نەکردی معارەزە باشە
تعاملێکی خراپ لەگەڵ مافەکانی مرۆڤ ئەمانە هەموو کەڵەکە بووە لەم چەند ساڵا کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئێستا وێنەی هەرێمی کوردستان لە دەرەوە لەبری ئەوەی کە وێنەیەک بێ وێنەیەکی جوان بێ یان حکومڕانیەک بێ کە پشتیوانی هەبێت یان تعاتفی هێزەکانی لەگەڵابیا کۆمەلگەی نێودەوڵەتی ئێستا مەعکس بۆتەوە بۆ بە حکومڕانیەکی ناشرین بۆ بە حکومڕانیە کە بەڕاستی علامەتی استیفهامی زۆر لەسرە و ئەمە وەکو عەرە بەڵێ ناقوسی خەتەرە بۆ ئەوەی کە ئەگەر بەم شێوەیە بڕوات ئەم حکومڕانی بەرەو لە ناوچوونەچێ. مامۆستا جەناب شت بەخێر بیت ئەی خوێنەوەی بەڕێز چی بوو بۆ وتەکانی بڵێن هەر لەو ڕۆژانشدا باڵۆی زیێمی کاش باسی لەوە کرد بوو کە مەترسی لەسەر هەرێم هەیە بڵێن ئەو مەترسی کە دروست بووە خودی مەترسیەکە پارتیویشەتی دروستیان نەکردووە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە میوان سوال جەناب تۆ سڵاو بۆ میوانی بەڕێز بۆ بینەران دیارە توانین بڵێن وتەکەی ئەم خاتونە بەڕێزە کە دوای ساڵێک دوو پارتێک هاتووە لە نەتەوەگرتوەکان ئەومان پێڵە کە ناومێدی پێوە دیارە بەڕاستی و ئەومان پێڵێ کە سەکرداری سیاسی کورد یاخۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان گوێ بۆ دۆسە دەرەکیەکان دۆسۆزانی ناوخۆش ناگرن بۆی ئەبینین ینی لە دوای ساڵێک لەو هۆشداری کە ساڵی پار دایوە بێگومان کۆمەڵی خەڵکیش بە دوایدا هاتووە دەبواە ئەم دەسەڵاتە لانی کەم هەندێک بە خۆیدا بچواتێت تۆزێت لەو نیگەرانی کە نوێنەرانی یاخۆ نوێنەرانی کۆمەلگەی نێودەوڵەتی هەیەە تاڕە دەهڵدەن بیڕەوێنەوە وێنەگی جوانی دەسەڵاتداری حکومەتی هەرێمی کوردستان پیشان بەڵام بەداخەوەمان پێڵێ کە حکومەتی هەرێمی کوردستان یاخود بەتحدید دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردووە نانتوانێت وێنەگی جوانی حکومڕانی پیشانی کۆمەلگەی نێودەوڵەتی بن و نانتوانێت بناغی حکومێکی ڕەشیدی موئەسساتی لەسەر بنەمای هاوڵاتی بوون و شەفافێت بۆ خەڵکی کوردستان بێنە ئاراوە و ڕۆژ بەڕۆژ مەترسیەکان زیاتر دەبێت و ئەمان بەڕاستی درکی پێ دەکەن ئەگەرچی بەداخەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەبەر کێشە و ململانەی ناوخۆیی و بەرژەوەندی شخصی و حیزبیەکانیان خەریکی دەستبادانی یەکتر و دەستشکاندنەوەی یەکترن باشیان بە مەترسیەکان نییە ئەگەر نایەمە بینین وەرە لە 2007 ئێستا مقارنە بکەیت بێت بزانن بارود هەرێمی کوردستان چەند بەرەدواوە گەڕاوەتەوە و چەند لەژێر مەترسیدا و ئاماژە مەترسی جیۆپۆلیتیکی دەکاکە کە ئێمە بەڵێ مەترسی جوگرافیا و سنووری جوگرافیا و جیۆپۆلیتیک هەرێمی کوردستان لەبار نییە بۆی کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەوە نەبێ باکانەوە خەمسەردانە خەریکی مملانی یەکتر و جیادیکردنی تەنانەت خەڵکی کوردستانیش بن کە بینین ئەمڕۆ لە ناو خۆی شەقامی کوردی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەند دەنگی ناڕەزایەتی بەرامبەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەرز بۆ کە ئەمە هەمووی زەنگی مەترسیدارە و بۆ نمونە کۆمەلگەی نێودەوڵەتی یاخود دەسەڵاتداران لەسەر ئاسی دنیا تا ئەندازەیەک دەتوانن دیفاع لە هەر قەوارە و هەرێمی و حکومەت و دەوڵەتی بکەن ئەگەرنا دواتر کە بەدەم داواکارەکان و نەچوو یاخود گوێ لە هۆشدارەکان و مەترسیەکان نەگەر ئەو کاتە بێگومان دەستبەرداری دەبن و چارەنووسی خراپ چاوەڕێ دەکا کە ئێمە لە ئەزمموی حکومڕای بڵێن لە ماوەکانی ڕابردووە چ لە خەباتی جوڵانی ڕزگاری خوازی کوردی و چ لە ئەزمموی حکومڕانی ئەومان دیوە کە 2000 تۆ گوێ بۆ هۆشدارەکان نەدەیت ئەنجامێکی خراپ چاوەڕێ دەکات ڕەفراندەمیش باشی نمونەیە کە ئێمە دوای ڕەفراندەم کە گوێ بۆ هۆشداری نێودەوڵەتی نەدرا هەرێمی کوردستان چی لە بەسەدا و خەڵک چۆن لێ زەرمەند بووە ئەم قەوارەی حکومەتی کوردستان چەند بچوک بۆ تۆ بەراورد بە ڕابردوو بۆیە یعنی ئێمە بەڕاستی زەنگە ئەگەر دەسەڵاتدارانی کوردستان یعنی دەرفەتی زۆر گەوریان لەبەر دەمانەمەوە بەڕاستی ئەگەر بەوەش خۆیان نێنەوە بە مراجعێکی خۆیان نەکەن و بێگومان ئەتوانین بڵێن کە ئەمە زەنگی مەترسیدارە و سەرنجامی خراپ چاوەڕێی هەرێمی کوردستان باش بەس خودی ئەو مەترسیانە پارتیویشێتی دروستیان نەکردەوە بۆ حکومڕانیەکەیەوە بۆی سیاسەتکردنیان لەگەڵ بەغدا بێ لەگەڵ دەوروبەر بێ لە ناوخۆ بێ خودی ئەو مەترسی کە بەڕێوە ڕەنگە هەڕەشای دەرەکیشێ بەس هۆکارە سەرێکی کە هەڕەشەکە لە بڵێن پارتیویشی دروستیان نەکردووە دابشکردنی هەرێمی کوردستان بۆ دوو زۆنی زەر و سەڵ شێکردوێتی بێگومانێکی پارتی کردووانە کە دوو دەسەڵاتی سەرەکی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا و دەسەڵاتداران ئەم دوو حیزبە بە دەرەجەی یەکەم تر بەپێی حەجمی خۆیان و تۆمەتباری سەرەکی لە ئەم واقعەیەکە ئەمڕۆ لە کوردستان هاتووە ئارەوە ئەمانن بۆ نمونە لە ئامادەنی کە تۆزێ بۆ منە واز لە بەرژەوەندەکانی خۆیان بێن لە پێناو بەرژەوەندی میلەت و یەکڕزی و تەبایی و بۆ پاراستنی ئەم قوارەی کە هەیە منافسی یەکترەکەن و دوجار هەرمەکان گیانێتە بە عقارێکی مەترسیال و کە ئەو تا کۆمەلگەی دەوڵەتی هۆشداری لەسەردەن بێگومان بە پرسی سەرەکی یاخود لەم کەیسە تۆمەتباری سەرەکی یەکێتی پارتی و دەسەڵاتدارانی ئەو دوو حیزبن و ئەمان دەستیان بەسەر هەم جنگەکانی ئەم وڵاتەیە گرتووە لە هەموو پنتە ئاوری سیاسی و
ناوەندی بڕیار و برارە چارمەسەرەکان ئەمان دەیدەن و بەبێ ڕاوشکردن بۆ هیچ کەس بۆ هیچ هێز و لایەنێکی تەنها ئەمڕۆ بین کە بۆ منە پەرلەمانی کوردستان لە چمە ئەزاغێگەیە کە تا بە جۆرەکان داخراوە بە ئەدای کاری خۆی هەڵناستەوە لەولاوە ئەبینی کە بۆ نمونە تەنانەت بۆ منە لە سیاسی حکوومەت کە جاریوە بە چەند وەختی درێن حکوومەت ناتوانێت بڕارێکی دروست بە ئەوەی کە هەیە لە ناوەندە سیاسیەکانەوە و لە ناوەندێکی زۆر بچوشی حکومڕانی لە هەرێمی کوردستانە برارەکان ئەدێتەوە دواتر چارەنووسی هەرێمی کوردستان خۆتە بەر مەترسیوە دوجاریش خەڵکی کوردستان باجەکێدا بۆ بینین بەداخەوە ینی زۆر جا ئەمانە ڕسک بە خەڵکی کوردستانەوەکەن و بەرەنجای ئەو مجازەتوانی کێکن خەڵکی کوردستان باجەکێدا و خەڵک تووشی نەهامەتێ بێت و دوجاریش لە بەرپرسیارش تیش خۆیان بەدەرەکەن ئامادەنین بە پرسیارتیش هەڵبگرن لە مێژوودا نمونەیەمان زۆرە کە ئەم دوو دەسەڵاتە تەنانەت بەرپرسیارتیش هەڵ نەگرتووە دوجار ئامادە نەبوون کە دان بە هەڵی خۆشیاندا بنێن لەو واقعی کە دروستیان کردەوە دوجار خەڵکی کوردستان باجەکەیدات زۆر باشە بەس بڵین ئێستا هەموو دامەزراوەکانیشان شەرەر کردووە پارتی یەکێتی وەکو باسی پەرلەمانت کرد ئەی حکوومەت و دەسەڵاتی دادوەری و هەمویان بڵین سەرۆکایەتی هەرێمە هەمویان تووشیەوە بوون ئەتوانین بڵین هەرێمی کوردستان و مؤسساتەکانی بەگشتی یعنی هیچی بەکاری خۆی هەڵناسی هەمووی بە جۆرەجەکان تووشی ئیفلیجی بوون تووشی چاقبەستووی بوون ئەو پەرلەمانە کە باسمان کردەوە سەرۆکایەتی هەرێم ناتوانێت کۆبوونێک بەلایەنە سیاسەکان چەند وەخت هەوڵیدا ناتوانێت کۆبوونێک بکات بۆ ناتوانێت کۆبوونێک بکات لەبەرەوەی کە دەرفەتێکی وان نەڕەخسان و زمینێکیان ساز نەگرێت کە جێوێکی لەبار لە هەرێمی کوردستان بێن ئاراوە کە بتوانن لایەنە سیاسەکان لەژێر چەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە کۆبکەنەوە یاخود لەولا بینین کە بۆ نمونە حکوومەت یعنی لە زۆر پرسا بە پێچوانێکترەوە قسەکە لێ دوانەدەن بۆ منە لە مەسەلەی ئابووریە کوا ئەنجومەی نەوت و گاز کوا بۆ منە ئەوەی کە ئاگای لە مەلەفی نەوتە ینی ئەتوانین بڵێن لە سعاتی چەند کەسی لە هەرێمی کوردستان تێناپەڕێ کە حکوومەتیش زۆر جار ئاگای لە هەنەشتنیە کە دەگوزارەوە بگرە زۆر حکوومەت چاوەڕێی دەستی حیزبە حکوومەت چاوەڕێی دەستی حیزبە حیزب چی پی ئەڵێ یا حیزب چی پی ئەدا تامیش بێ بە هاوڵاتیانی بدات و بە خەڵکی بدات کاتە توانین بڵین ئەو مؤسسەی دادوەری بێگومان بەداخەوە کە بین زۆر جار ینی لەژێر پرسیاردا و خەڵک لێ هەیەەوە ئەوە کەیسی و جیراوانی بادینان ئەوە دنیا کەیس لە ئەمڕۆ لە کوردستان هەیە کە هەموو کەیسی چۆنەڵی معلق ماونەتەوە بە هەڵواسایی ماونەتەوە چارنووسانێک لای ناکرێتەوە و دوجار کۆی ئەزمموی حکومڕانی بەڕاستی خسۆدە قەیرانێکی قوڵ و گەورە و تا ڕادێک زۆر مەترسیدارەوە سوپاسم کاک سەرنگ سەبارەت بۆی کە پێت وایە سام دەسەڵاتە جگەلەوەی کە پشتیوانی ناوخۆی لەرزداوە پشتیوانی نێودوڵەتی ویقلیمەکەش بەرەو ئەوەیە لە دەستی بدات ڕەنگە بڵین هۆکاریمانەوە ئەم دەسەڵاتە پشتگیری وڵاتانی زلێ زوندێک وڵاتی ئیقلیمی ببێت لەمە دوو ئەوەش لە دەستدراوەکەم بۆتەوە پشتیوانی کاک حەکیم و جەنابەت ئاماژە بەشتێکی گرنگ کرد لەویژەوەی کە ئەم دەسەڵاتە شەرعەتی ناوخۆی نییە شەرعەتی خەڵکی نییە لەبەرەوە لە دوا هەڵبژاردنە کە لە مانگی دەی ساڵی پار بۆ لە هەرێمی کوردستان بەگشتی ئەوەی کە هەیە نزیکی لە 120 خەڵک دەنگی داوە یعنی ئەمە لێسەنەوەی شەرعەتە لە حکومڕانانی هەرێمی کوردستان زۆر زۆر بەوازایی ئەوە جەنابەت باست کرد لە مەسەلەی پشتیوانی دەرەکی من ئاماژەم پێیا لە پێشێکی قسەکانیش با کاک حەکیم کاتی خۆی لە ڕابردووە تەعاتفێک هەبوو بۆ قەزەی کوردی بەگشتی وە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە باشووری کوردستان ئێستا ئەوە نەماوە باشە ئەمە بۆ نەما ئەمە نەما لەبەرەوەی کە نمونێکی خراپی حکومڕانیمان پیشان نایەمە بۆ دەرەوە تەمەنەوانێکی حکومڕانیان کردووە ئەمە بەدڵنیایەوە پشتیوانی نەماوە ینی ئەم پەیامەی بەڕێز پلاسخارد زۆر زۆر ڕوونە لە ناوەندێکی گرنگی نێودەوڵەتیە کە ئەو باسی خراپی حکومڕانیەکە لە هەرێمی کوردستان زۆر زۆر ڕوونە و هیچ تەموژێک هەڵ ناگرێت بۆی کە بەڕاستی ئەم قوارەی لە بەردەم خەتەری هەڵۆشانەوەیە بەس کێ و خەتەرەی دروست کردووە ئەمە حکومڕانان دروستیان کردو کە پارتی یەکێتین بەڕاستی ئەزانی ئێمە باواقعی بین ئێستا مەسەلەن دنیا بەرەو لە دوای شەڕی ئۆکرانیا کە لە مانگی دوو دەستی پێ کردووە دنیا وردەورە بەرەو دوو جەمسەری ڕات باشە خۆی بۆ خۆی ئێمە دابەشبوونیشترە لەم منتیقەیەشا ئێمە هەمومان نزانین جۆرێکتر لە دابەشبوون هەیە لە نێوان وڵاتی ئیقلیمیەکانە لەسەر ئاستی بەرژەوەندی خۆیان لەسەر بنەمای بەرژەوەندیەکانی خۆیان هەرێمی کوردستان باشە دەسەڵات لە هەرێمی کوردستان نەیتوانێت دەسەڵاتێکی یەکگرتوو بێ بە معنای کەلیمە نەیتوانێت دەسەڵات بێ ئەمانیش لە فۆرمی حکوومەتی هەرێمی کوردستانە لە فۆرمی حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر ئەو ناوە دەسەڵاتێکی حیزبیە کە وازەحە پارتی لە جەبهەی تورکیایە
و یەکێتی لە جبهەی ئێرانە ئەمە زۆر زۆر بەوازەحیەیە کەواتە ئەم دوو هێزە نەیانتوانیوە بە فعلی حکومڕانی بکەن باشە یان نیانویستەوە بە فعلی حکومڕانی بکەن و خزمەتی خەڵکی خۆیان بکەن و نمونە زۆر زۆرە بۆ ئەمە بەڕاستی حکوومەتی هەرێ من ئەوەشم باس کردووە ینی لە مناسبەتە تەنها عینوانێکە کەڤەرێکە باشە بۆ پیشاندانی بۆ داپۆشینی ئەو دەسەڵاتە حیزبی کە هەیە لە بینی پارتیویشێتیە ئەگینا بە فعلی شتێک نییە بە واقعی شتێک نییە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان بێ من دڵنیاتەکەمەوە خەڵکی شزانێت کە سەرۆکی حکوومەت لەم دەڤەرا هیچ دەسەڵاتێکی نییە وەجێگری سەرۆکی حکوومەت لە دەڤەری پارتی هیچ دەسەڵاتێکی نییە باشە دەسەڵاتەکان دەسەڵاتی حیزبین ئێمە بێ زۆر واقعی بین باشە پیشاندانی ئەم نمونە خراپە دوای چەند ساڵ لە حکومڕانی باشە ئەدگەینێ بە نەتیجەیەکی خراپە ڕاستی نەتیجە خراپەکەش ئەوەیە کە بەداخەوە ئەوەی کە زەرمەند دەبێلی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەس ئەو مەترسی ئێستا بڵم داباشبوونی هەرێم هەر بمانەوەی بە دوو ئیدارەی دوای 30 ساڵ بڵێن بەم شێوە دوو ئیدارە اینجا داهات دوو داهات بێ دوو گیرفان هەبێ هێزی ئەم پەیوەندیەکە هەواڵگیری دوو پەیوەندی بەڵێەوە مەترسی گەورەیە بەڵێ بەتەکیت ئەزانی کاک حەکیم ئێمە فرسەتێکی زۆر زۆر هەبوو لە بەردەستی حکومڕانانی هەرێمی کوردستانە لە ماوەی ئەم 30 ساڵی ڕابردووە فرسەت هەبوو کە موسسات دروست بکرێت لە هەرێمی کوردستان باشە دەسەڵاتەکان لە یەکتری جیا بکرێنەوە من لە مناسبەتی تریشە من باس کردووە فۆرمی حکومڕانی یا دەسەڵات لە هەرێمی کوردستان فۆرمێکی زۆر تایبەتە ئەتوانی بڵێ نمونەی نییە لە دنیایان نمونەی زۆر زۆر کەمە باشە لێرە دەسەڵاتەکان هیچی لە یەکتری جیا نەکراوەتەوە هەمووی دەسەڵاتی تێکەڵە نە دەسەڵاتی حکوومەت ئەوەی پێڵەن جێبەجێکردن دەسەڵاتی تەشریعی ئەوەی پێڵەن پەرلەمان دەسەڵاتی قەزایی ئەوەی مەحاکیم وانەیە هەمووی تێکەڵ و پێکەڵە باشە هیچ دەسەڵاتێک لە هەرێمی کوردستان جاکاری نەکراوە هەموویان نەکەوتونە ژێر هەژمونی حکوومەتەوە ئەزای کەوتنە ژێر هەژمونی نەک حیزب ئەشخاص لە ناو حیزبە نەک حیزب شەخص لە ناو حیزبە چکەوەی کە حکومڕانیەکە لە هەرێمی کوردستان ئێستا ئەشخاصن حیزبیش نییە بۆ معلوماتی جەنابەت زۆر وردی بکەیتەوە شەخصە حکومڕانیەکە هیچ بلو پۆستێکی فەرمی نییە مع العلم کەلیمەی ئەوڵ و ئەخیر لای ئەوە حکومڕانی بەم نوعیە لە هەرێمی کوردستانە بۆیە هەموو دەسەڵاتەکان هیچ تێکەڵ و پێکەڵن هیچی لە یەکتری جا نەکراوەتەوە باشە ئەوەی کە لە پەرلەمانی کوردستان ئەسڵەن بەپێی قانون پەرلەمانی کوردستان تاکە مەرجەعی سیاسی بڕیاردانە لەسەر پرسە چارە دووسازەکانی خەڵکی هەرێمی کوردستان ئادەی بێ زەحمەت پێمان بڵێن بە ڕیفراندۆمەکەشەوە ئەوە شتێکی سووەری بوو کە کرا بە فعلی پەرلەمانی کوردستان تا ئێستا لەسەر چ پرسێکی چارە نووسازی خەڵک بڕیارێکی داوە یان ڕێیەکی داوە لەسەر هیچ بەڕاستی ئەگەر شتێک هەبوو بێ قەرارێک دراوە پێشتر لە دەرەوە کەسێک یان حیزبێکی سیاسی یان چەند کەسێک لە چەند حیزبێکی سیاسی هێناوێنە بەرگێکی ڕسمی و یاسایان پیا کردووە ببەرە لە پەرلەمانی کوردستان و بەو نەوع بووە پەرلەمانێکی فعلی نییە بە ئێستێشەوە سوپاس دەکەم ماوەسە سەبەردۆی ئەگەر گوێ نەگرن لەو هۆشداریانە هۆشداری بڵێن ئەوەی دەرەکی بێ کۆمەڵگەی نێودەوڵەتی بێ چی بڵێن وڵاتانی تر بچ ناو خۆی بێت هەرێم چی لێ بەسەر دێت یاخۆ ئێستا سکرتێری بڵێن نوێنەرینەتەوە یەکەم بازەکە یەک بژاردەیە بژەوەیە هەڵبژارن بەڕێوە بچێ لە مانگی ئۆکتۆبر لە مانگیدا و دەرفەتی یەکسان هەبێ بۆ هەموو حیزبەکان بەڵێ ئەم پەیامەی ئەتوانم بڵێم زۆر ڕوونە ئەوەیان پێڵێکە لە هەڵبژارەکانی ڕابردوودا دەرفەتی یەکسان بۆ حیزبەکان نەبوو دوو حیزبی دەسەڵات هاتوون هەموو جمەکانی حکومڕانی و لە مەسلەی ئابووری و مەسلەی دەسەڵاتی سیاسی ناوەندی بڕال و هەمویان بۆ خۆیان بەکاری ناوە لە پێناو ئەوەی کە خۆیان ویستوان لە نەتایجی ئینتیخابات زۆر جابینی بۆ منە ئەنجامێکی زان هەڵبژارێکی شەفاف نەبووە نەزیه نەبووە جارێک بە تەزویری ئەلکترۆنیک جارێک بە تەزویری دەستی جارێک بە پڕکردنی سندوق و جارێک تەلاعوب بە ئەنجامەکانی هەڵبژاردنەوە ئەوان پێڵێکە لە ڕابردوودا هەڵبژارێکی پاک و نەزیه نەکراوە دەرفەت یەکسان بۆ لایەنەکان نەڕەخساوە لەسەر بە شایدی وتەی خات و جنێ بلاسارد و ئەوەمان پێڵێک ئەگەر دەرفەتی یەکسان نەڕەخسێ بۆ هەموو لایەنەکان ئایندەی هەرێمی کوردستان لە خەتەرە جارێکیکە چونکە یعنی جار بە جار دوای هەموو انتخاباتێک جارێکی هەرێمی کوردستان ڕوبەدەی قەیانێکی گەورەتر دەبێتەوە و شایەتی ڕەواتی لە خەڵکەوە وەرنەگرتووە کە سەرنج باسی کرد کە کەمترین خەڵک بەژای انتخاباتەکە ئەمەش سەرنەوەی ڕەواتی و شایەتە لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە بە حکمێکی دێنجی زۆر کەمەوە حکمی
زۆرینەی خەڵکی کوردستانەکەن ئەمڕۆ و هەموو جارێک ئەمان دێن دوای لە کاتی انتخاباتە ئەو پەڕی دەسەڵاتی خۆیان بەکاردێنن چ لە یاسای انتخاباتەوە کە بەدڵی خۆیان لای ڕژن چ لە نەبوونی لیستۆمارێکی پاکی دەنگدەرانەوە بۆ انتخابات و بۆ دەنگدان وە چ یاریکردن بە ئەنجامەکانی کە ئەمە هەمووی بێگومان وتمان قەیران دروستەکە لایەنەکان زیاتر لێک ئەترازێنێ ئەنجا دوایدن جارێکی داوای یەکڕزی لە خەڵکی کوردستان و لایەنە سیاسەکانی تر دەگەن کە لە کاتی قەیرانەکان داوای یەکڕزیەکەن لە کاتی انتخابات ژادێن تەلاعب بە ئەنجامی دەنگدانەکەن و دەرفەتیان نەڕەخساندووە بۆ هەڵبژاردنێکی تەندروست و پاک و بێگەر تاوەکو هەموو لایەنەکان بە ئەنجام ئەو پەیامە فشارێکیشە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆی دوانە خستنی چکە ئێستا کێشەیە لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن یاسای هەڵبژاردننی داهاتوی پەرلەمان هەرچەندە دەی دەسەر و کێریم دیاری کردو بەس ئێستا ناکۆکی گەورە هەیە ئەمە جەختکردنەوەی کە لە هەڵبژاردن ضرورە پێویستە بکرێت لە کاتی خۆیدا یاخود گرنگە بکرێت جاگەر کەمێکیش دوواکە بەس گرنگە لە کاتی خۆیدا لەم ساڵدا انتخابات بکرێت لەوەش گرنگتر ئەوەیە چۆن انتخاباتێ بکرێت انتخاباتێک کە دەرفەتی یەکسان بۆ هەموو لایەنەکان بڕەخسێنێ هەموو لایەنەکان بە حەجمی حەقی خۆیان بتوانن ویلایەتی ڕاستەقینەی خۆیان بکەن تا 2001 و تەباری یەکڕزی بێتە ئاراوە چکە لە بەرەنجامی هەموو زوڵمێک هەموو نەعەدالەتیەک هەموو زەوتکردنی دەرفەت و نەڕەخساندنی هەلی یەکسان و دەرفەتی یەکسان ئەو کاتە بێگومان نیگەرانی دێتە ئاراوە و تەبایی نایەتە ئاراوە و لێکترازانی زیاتر لە هەرێمی کوردستان ڕوەدا ئەمەوان پێڵە کە وەکو دوا دەرفەت وەکو دوا هۆشداری کە درا بە دەسەڵاتداری هەرێمی کوردستان کە پێویستە بەڕاستەقی خۆیان کەوتای لە انتخاباتی کە لە پێشە چکە زمینەی بێگومان ئەمڕۆ کە بینین واقعی کوردستان لێکترازاوە لایەنە سیاسیەکانی چیان پێکەوە نایانکرێت ئەوانە کە لە حکوومەتدان کە لایەنی سەرەکی کە لە حکوومەتە بەژن ئەوان لە هەموو لایەنەکان زیاتر لە بین خۆیان ناتەبا و لێکترازاون بۆ ینی پەیامێکە کە هۆشداریەکە کە بێ هۆشدارێکە باراسەیەوەی ئەگەر ئەمجارە هەڵبژاردن بکرێت و دەرفەتی یەکسان نەبێت دۆخیاریم خراپتر دەبێت ینی تەزویرە کار بکرێ وەکو پێش و ینی دەرفەتی یەکسان نەبێت بۆ خەڵک و بەشداری وڵاتێ ئەومان پێڵە کە کۆمەڵگەی نێودەوڵەتی چیتر ناتوانێت دیفاع لە دەسەڵاتێک بکات لە هەرێمێک بکات کە خۆی دڵسۆزی خۆی نەبێ و جێ لە هۆشدارەکان نەگرێ و بێباک بێ بەرامبەر هۆشداریەکان و مەترسیەکانی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەیدا بەجێدا یاخود دەسەڵاتێک کە لە ئاس کۆمەڵگەی نێودەوڵەتیە عەتفی بۆ نەماوێ و وێنەی ناشرینی پیشان دابێ ئەوان چیتر ناتوانن دیفاع لە دەسەڵات و قەوار و هەرێم بکەن کە تۆمەتباری کۆمەڵ کەیسی گەندەڵی نەعەدالەتی دژی مافی مرۆڤ و دژ پێشێرکردنی ئازادیەکان لە مێژان نمونەی وامان زۆرە کە تۆ دەسەڵاتێک کە نەیتوانی خۆی چاپکە نەیتوانی بەخۆی دابچێتە دوازار کۆمەڵگەی نێودەوڵەتی دەستبەرداری ئەبێ ئێمە ئەبینین کە چەندین جار بۆ نمونە ئەوەی کە زۆر بۆ نمونە جێگەی مەترسیە یاخود ئەوەی کە ئەم قەوارەی هێشتۆتەوە تا ئێستا بریتێ لە معادلی ئیقلیمی دەوڵەتەکان ئەینا ڕواتی ناوخۆی نەماوە بە هیچ جۆرێک و خەڵک زۆر لەم دەسەڵاتە ناڕازیە ئەمان پشیان بە معادلی ئیقلیمی دەوڵی بەستووە ئەمانش لە لەحزەیەکە قابلی گۆڕانکاریە بۆیە بعضە مەترسی جیۆپۆلیتیکی دەکات پشتان پشت بە وڵاتانی ئیقلیمی تۆ لەگەڵ بەغا کێشەتێ لەم لاوە بۆ نمونە ناوخۆی هەرێمی کوردستان پڕ لە هێزی بێگانە لەولا پشت بە هێزی نێودەوڵەتی بەستووە چاوەڕێی کە بە پاساوی کە بۆ منە بخێتە بەر کۆمەڵگەی نێودەوڵەتی لە کە چۆنەڵی ئیمتیازی نەوتیان پێ بێ لە مقابل ئەمە بێن دیفاع لێ بکەن ئەبینن ئەمەش وردۆرەوە ئەڕەوێتەوە لە دوای کە کەسی نەود لە بەغدا لە دادگا بە ناسایی لە قەڵەمجا کۆمپانیەکان وردۆ دێتر حەزەرەکەن و هێواش جوردنی هەرێمی کوردستان بەجێ بڵ کە دەستیشان پێگرۆ بە بەجێشینی هەرێمی کوردستان بۆیە گەر تۆ ئەم دەسەڵاتدارانە دوجار گوێ لە پەیام و هۆشداری کۆمەڵگەی نێودەوڵەتی نەگرێن چۆنەڵی هەرێمی کوردستان لەبەر لەم مەترسی لێک هەڵۆشانەوەدایە لەبەر ئەوەیە کەم قەوارێ نەمێنێت چ لە وەیتر ئەبێ دەسەڵاتدارەی هەرێمی کوردستان تێبگەن کە ئەمان لەسەر ئاسی معادلاتی ئیقلیمی دەوڵی ڕقەمێکی گەورە نین بتوانن کە بۆ نمونە وەکو باڵانس هێز لە بەرژەوەندی خۆیان بگۆڕن بەڵکو ئەمان زۆر جار وەک کارتی فشار بەکار هێنراون و بەکار دێنن وەکو بەرژەوەندێکی وەکو جۆرێک لە مەسلحەتی کاتی ڕێکەوتنی کاتیان لەگەڵ ئاکرێت بۆ بەرژەوەندی وڵاتانی ئیقلیمی دەوڵەتی دوجار کە دەستیان لێ بەردرا ئیتر ناتوانن بەرگە ناگرن چکە ئەمان هەموو هێرکی خۆیان کرد سەبەتەی وڵاتانی ئیقلیمی دەوڵیەوە لە لەحزە دوور نییە کە هەموو ئەمانە لەبار بچێت و حکومەت هەرێمی کوردستان خۆت ئەم دەسەڵاتەکەیە هەڵۆشێتەوە. سوپاس دەکەم کاک سەرنگ سەبارەت بۆی کە نوێنەرینێتەوە یەکگرتوەکان باسی نێوماڵێکی لاوازیش کردووە بڵێن ئەوە نەعادالەتی و گەندەڵی و ئەو دوو ئیدارەیە و بەکارهێنانی هێز بۆ بەرژەوەندی حیزبی و ئەوانەیە ئەو پەرتەوازەی دروست کردووە
لە کۆمەڵگا بێ لە حیزبەکان بێ لە بینی حکوومەت و خەڵک بێت بەڵێ ئێمە نە پەرلەمانمان هەیە بە فعلی باسەکەم نیمانە نەخێر پەرلەمانی فعلیمان نییە پەرلەمانی خاوەنی دەسەڵات بێ حکوومەتەکە وازەحە دوو پارچەیە دەسەڵاتی قەزا ڕوونە لە چ وەزعێکایە هێزی پێشمەرگە و هێزە ئەمنیەکان ڕوونە هێزی حیزبین و دابەش بوون مە احترامم بۆ هەردێکیان کە خەڵکی باشن دابەش بوون بەسەر هەردوو حیزب سیاسیەکە باشە دۆخی ئابووری ئەزانین مەسلەی داهاتەکانەوە تازەترین تەسریحی سکرتێری مەکتەبی سیاسی پارتیەڵێ ئەگەر یەکێتی و پارتی دەست لە داهاتەکان هەڵبگرن هیچ کێشەیەک بوو موشە دروست دابێ ئەم قسەیە بەو مانایە کە یەکێتی و پارتی داهاتەکانی ناوخۆ بن باشە ئەمە شێ مەسلەی نەوت نەوەتەی قەزەی یان مەلەفی نەوت لە هەرێمی کوردستان بەدەست حکومەتی هەرێمە بەدەست بە حیزبانەوە هەیە یەک لە ناڕوونێکی ئێجگار گەورایە بۆ هیچ لایەک ڕوون نییە تان بۆ پەرلەمانی کوردستانیش کە بە حساب نوێنەرانی خەڵکن ئەمانە هەمووی ئەزمەیە لە حکومڕانیە بەڕاستی و ئەمە بە خۆپشاندانی ئاشتیانە بەبوونی معارەزە لە ناو پەرلەمانە بە ئامۆژگاری هێزە نێودەوڵەتەکان بە ئامۆژگاری خەڵکانی دڵسۆز بە ئامۆژگاری کەسێک کە پەرۆژ بێ بۆ قەزیەکە لە هەموو لایەکەوە چەندێک خەریک بوون سوودێکی نەبووە بەرەو خراپتریان بردووە بەرەو باشتریان نەبردووە باشە اینجا من شتێکی تر ئەمێ بیرم نەچێ بەڕاستی ئێستا بۆکو باسم کردنیا بەرەو دووجەم سەریە ڕوات باشە ئەوە رووسیا و سین و هەمانە وازەحن کە بەرەیەکیان کردوێتەوە دژی غەرب دژی ئەوروپا ئەمریکا بەگشتی باش لێرە ئێمە لە عێراقاژی عێراق خۆی وڵاتێکی هەشە وڵاتێکی فشەڵە باشە هەمووانە زین دۆخی حکومڕانی لە عێراقا چۆنە ئەوە تا بە هەموو هێزە سیاسیەکان و بەنەتەوە یەکگرتوەکانیشەوە حکومەتیان پێ تشکیل ناکرێت لە عێراقا باشە لە ناو عێراقا هەرێمی کوردستان وازەحە دۆخی لەکوایە و وەزعی چۆنە باشە سەرباری هەموو ئەمانە سەرۆکی حکوومەت مانگی پێشوو ئەچێت لە ئیمارات دەڵێ ئێمە ئەبین بە بەدیلی دابینکردنی ئێمە ئەبین بە سەرچاوی دابینکردنی غازی سروشتی بۆ ئەوروپا باشە تەڵان سین ئەم قسەیە ناکە سین بە هەموو هێزی خۆی ئەم قسەیە ناکە هیچ وڵاتێکی خاوەن غازی سروشتی خاوەن تاقە لەم دنیا ئەو قسەی نەکردو ناشیکات باشە ئێوان بۆ دەیکەن ئەمە ئەو پەڕی ناواقعی بوونە ئەو پەڕی ناسیاسی بوون قسە خوبات تاڵبانیش لە یۆنان لە کۆنفرانسێکی ئابووری وتی دەتوانن بە پێراویستی غاز لە بەشێک لە ناوچەکانی جیان پڕ بکەنەوە باشە ئەمەیانی چی ئێستا ئەزمەی غاز کە دروست بووە لە ئەوروپایان بەرەو ئەوە چێکە بە تەواوەتی زەق بێتەوە مەسەلەکە رووسایە رووسیا غازی خۆی بەکارەهێنێ وەکو فشارێک لەسەر ئەوروپا بۆی لە شەڕی ئۆکراین پشتیوانی نەکەن پشتیوانی ئۆکراین نەکەن باشە کە تۆ ئەڵێ من غازێم بە ئەوروپا یعنی منە بم بە بەدیلی رووسیا پیرمان نەچێ ئێمە رووسیا ئەوە تا شەڕی نیوەی دنیاکات ئێمە چین لە معادلە حکومڕانی ئێمە چییە لە معادلە نقطەیەکیش نییە بۆ معلوماتی جەنابن تۆ بۆ خۆتە خەیتە ئەم مووقیفەوە بۆ خۆتە خەیتە ئەم تەنگژەیەوە تۆ خۆت وەزعت زۆر باشە خۆتە خەیتە ئەم مووقیفەشەوە ئەمە یعنی سیر بەڕاستی پیاو نازانێت چۆن باسی بکە و چۆن تابیری لێ بکە شتیوانی لە دنیا باشە بەس کە گوێ لە هیچ هۆشدارێک ناگرن مانای چییە ناوخۆی بێ دەرەکی بێت مانایەوەیە کە ینی بۆش گەرانەوەیان نییە حکومڕانێتەکان ئەمانەی ئێمە بە تەمای ئەوە نین تاسەر لە وڵاتە حکوم بکەن من هەموو جارێکە و قسەیەکەم ئەڵێم ئینسان کە شتێک بەی خۆی بزانێ خزمەتیەکە ئاگای لێتی چاودێریەکە بە هەموو نەوەیەک سی ساڵش کەم نه ئەمانەی کە حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە هیچ دڵیان بۆ ئەم خەڵکە و دڵیان بۆ ئەم وڵاتە و دڵیان بۆ ئەم میلەتە ناسووتێ وەڵاهی دڵیان بۆ مەسلحەتی دیارە مەسلحەتی خۆیانە مەسلحەتی خۆیان نەسووتێ باشە ینی بە تەمای ئەوە نین دڵنیاتەکەم بە تەمای ئەوە نین حکومڕانی تاسەر بکەن لەم هەرێمە قسەی بەس دڵیان بۆ پارە لێ چکە هەڵسو کەوتەکانیان دیارەوە تەعاملەکانیان دیارە بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕین وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستەفا ڕووبگەرم بۆ لای بەڕێز سەبارەت بووی کە بەرەزووتت نمونە هەیە ئەگەر بۆ منە کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتی بەرداون زوو کەوتون نمونەی وا زۆرە
ئەمەش چاوەڕوان کراوە بە سەڵاتداران پێشتر ئێمە بڵێن لە ئەفغانستان نەبوو لە شوێنی ترێ بوو بۆ هەرێمیش چاوەڕوان کراوە یاخود دۆخەکە جیاوازە بڵین بێگومان یەکەم نمونەمان هەیە لە مێژووی خەباتی کوردی و حکمڕانی کوردیدا دومیشان یعنی ئینسانە بێ دەرز لە مێژوو وەربگرێ و سود لە ئەزمموی وڵاتان و دەوروبەر ببینی ینی تۆ ئەبینی بۆ منە کاتێک کە ئەوە تا دەسەڵات ئەفغانستان دوای کە چەند ساڵ خەریکی گەندەڵی بوون و گویان بە پەیام وەژداری کۆمەلگەی نێودەوڵەتی ئەمریکا و نەتەوەگرتوەکان دوای دەستبەرداریان بوون لە شەو ڕۆژێکا لە خیالی هەفتەیە کۆتاییان پێ هات ئەبینین بۆ منە ئەزمموی ڕفراندۆمی هەرێمی کوردستان هۆژداریان ساڵێک دوای خەن جارێمەیکەن پەلەمەکەن کە حساب بۆ ڕای کۆمەلگەی نێودەوڵەتی نەکرا دوانی بینیمان یەکەم جایان و ئەوەنە وڵات پشگیریمانەکە دواتر دەکەوت کەس پشگیریت ناکە ئۆتای هێزەکانی حکوومەتی عراقی هاتنەوە سنووری ساڵی 2023 کە ئەو ناچانەیە کە چەند وەختە بە خوێنی پێشمەرگە و خەڵکی هەرێمی کوردستان و ڕۆڵەی ئەم میلەتە توانرا بوو بێتەوە ژێر کەفی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە ناوچەی مادی 140 بوو تا ڕادەیەکی زۆر کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە حکومڕانێکرا لەدەست درا لە ساڵ پەنجاهی خەڵکی کوردستان دەست کە دیفاعی لێ نەکردی خۆش نەتوانی خۆت بپارێزی ئێمە نمونەمان زۆرە کا حەشیم بۆ من ئەگەر سەیری کۆتاییەکانی مێژووی شۆڕشی ئەیلول بکەین کاتێک کە لە ئەواخیری شۆڕشی ئەیلول سێ وڵاتی بەهێز پشتیوانی لە شۆڕشی ئەیلول دەکرد ئەمریکا و ئیسرائیل و ئێران کاتێک کە ئەمان دەستیان لە کوربەرا کورد نەیتوانی شۆڕشەکەی ئیدانی پێ با و شۆڕش هەرستی ناکۆتایی پێ هات بۆ ینی ئێستا بەداخەوە ئەمان سود لە مێژوو وەرناگرن سود دەست لە ڕابردوو وەرناگرن دێن هەمان هەڵی مێژووی خۆیان کە خۆیان بکەرانی ئەو مێژوون خۆیان لەو مێژۆ دابن خۆیان ئەوە نیە بڵێ وڵای جیلی پێش ئەمانە یاخود سەردەمێکی ترە خۆیان لە ڕووداوەکان نبوون بەڵام بەداخەوە دەرسی لە وەرناگرن دێن هەمان ئەزمون جارێککە دووباراکەن و جارێکی خەریکی دابشبوون بەسەر لایەنە ئیقلیمی دەولەکانە جارێکی خەریکی پەلکەشێنی هێزی بێگانن لە مێژووی حکومڕانی کوردی و شۆڕشی کورددا سەرمێنراوە هەچ هێزێک پێش هێزی بێگانە بکەوت بەسەر خاچی کوردستان دواتر باجەکەی داوە دواتر زرەی لێکردووە نمونەشمان زۆرە کە یعنی پێویست ناکات هەنە نمونەی بیێنینەوە کانێ چۆنەڵی خاڵی چۆنەڵی ناخۆش و تاڵ هەیە کە جارێکی بیوریژینە بەڵام بەداخەوە ئەمانە دەرز لەو ڕابردۆ وەرناگرن هەمیشە کاتێک کە جەوەکە تۆزە لەبارەی بوویان پێیان وایە کە ئیتر دەسەڵاتیخوان تا دنیا و تا کۆتایی ئەمێنێتەوە بەڵام وانە چکە ئەمان ناتوانیوە بنەمایکی حکومڕانێکی شەفاف و پاک و بێگرد و پێگەی خۆیان بچەسپێن ئەوەی کە هەیە بە بەرژەوەندی ئیقلیمی دەولیمانەوە کار و کات بەکارێن دوای کە ئیشان پێیان نەما دەستبەرداری نوانش کۆتاییان پێدێ ئەبینین کە لە جیاتی بێن خەریکی یەکگرتن و یەکڕێزی و تەبایی بن دێن خەریکی دابشکردنی نێوماڵی کوردین سوودان لە ڕابردوو وەرنەگرتووە لە مێژووی خەباتی کوردیدا لە 64 تا 70 شەڕی ناوخۆیان کردووە ئەو کاتێک دوو باڵی ناو پارتی لە 76 تا 86 شەڕی ناوخۆیان کردووە یەکێتی پارتی لە 94 تا 90 شەڕی ناوخۆیان کردووە یەکێتی پارتی هێشتا سوودیان لە مێژوو وەرنەگرتووە هێشتا دین جارێککە بە جۆرە لە جۆرەکە خەریکی شەڕی سارد و ململانی یەکتر و دەستبادان ئەڵەن خەریکی دەستبادان جار نەگەێت دەست شکاندن ینی لە پاش چی ینی تۆ چەندی ئەم ملەتە دەستی ملەتتان شکاند و ئەم ملەتە بازەکەی داوە ئەم ملەتە توش ئاوارەوەی دەربەدەوی ماڵوێران نەهامەتی بووە ینی تاکەی مجادە بکردن بە ژیانی خەڵکو و هاوڵاتیانەوە دوازێرش کەس بە پرسیاری لە ئەستۆ ناگرێت ئەوانە کە دەسەڵاتدارشن وەک بەرزێکی باران بۆ دەرەستنەوە خەڵکی میلەت بەجێڵێ بۆ نەهامەتی و مێنەتی ئەو هێزێک کە دێ جارێکیە بۆ سەر بەس بەڕێزبووتر ئێستا کۆمەڵێک تەحەدا هەیە بڵێن هەم ئەوەی کە جێبەجێکردنی یاخود جێبەجێکردنی بڕارەکەی دادگای فدراڵی بێ ئەوە لێرە ناکۆکی پارتیوێکی تیودا بەشبوونی بڵێن دوو زۆن هەیە لەولاوە تورکیا هاتووە بڵێن هەرشەی وڵاتانی تر هەیە ئەم تەحەدایانە هەرێم بەرگیان دەگرێت بەم دەسەڵاتە گەندەڵە ینی ئەم تەحەدایانەی کە ئێستا هەن بلاسا دەڵێت کە ئەم واقعی سیاسی و جێپەڵێککە هەیە ئەوە نیە کە تو ئاوا بۆ شێوە تەعامل لەگەڵا بکەی یعنی فعلەن بارودۆخی هەرێمی کوردستان واقعەکە و جێپەڵەکە تو ئەمە هەڵناگری بەڵام بەداخەوە ئەمان تیاسە باقلەتی میلیشنی هینەکەن یعنی نەک باقلەتی حکومڕانی و وەکو حکومڕانێکی موسساتی وەکو دەوڵەتداری وەکو حکومڕانی نە باقلەتی میرنشینی ئەم میرنشینەکە ئەو میرنشینێکە ئەم بڕیار دەرەکە ئەو فەرمانەدا بۆ ئەبێ ڕاعەتەکانی جێبەجێ بکەن دوجار بۆ جیادیکردنی یەکتر هەرکە پەنا بۆ هێزێکی بیانی و بێگانە بە کە نمونەمان زۆرە دوجاریش سەرنجام بە زیانی خۆیان و بە زیانی کۆمەلگە و خەڵکی میلەت تەواوە بێ گرفتەکە لەوەدایە کە تۆ چەند جگە لە هۆشداری کۆمەلگەی نێودەوڵەتی چەند خەڵکی دڵسۆزی ناوخۆ ینی چەند کەسایەتی چەند لایەنی سیاسی چەند خەڵکیکە
ئاماژگاری ئەم دوو هێزە ئەکەن ینی پێشنیاریان بۆکەن بەهۆشیان دێنەوە باگان دێنەوە بەڵام دوجار کە تۆ بەم شێوەیە باگان ئەو لەولاوە بە سنگەری لە یەکدە پێوایە کە تۆ دژی قواری هەرێمی کوردستانی و بگرە گەورەترین مەترسی بەسەر قواری هەرێمی کوردستان ئەم دوو هێزن کە 30 ساڵە مجازات بەم خەڵکو بۆم دەسەڵاتۆکەن 30 ساڵە تۆ ینی دوای 30 ساڵ لە حکومڕانی ئەم دوو هێزەی هێشتا بۆ منە بڕیاریان داوە بۆ ئەم مانگەی کە دێ ینی موچە بە هاوڵاتیان بدەن بەبێ دواکەوتن بۆ نمونە ئەمە دوای ساڵم بۆتە مژدە ئەویش معاشی مانگی 4 لە مانگی 5 بەڵام سەرکەوتونە بوون ئێستا هەموو داواکاری خەڵکیان لە موچەدا کورکرێتەوە پێشتر خەڵک داواکاری زۆر گەورەی هەیە بۆ گۆڕنی سیستەمی حکومڕانی ئێستا شتێکی باش نیە بۆ یەکێتی و پارتی داواکاریەکە هاتوو سەر موچە کا حەکیم ئێستا کە خەڵک ئەبینی کە زۆر وەکو پێویست بە بڵێن ناژێ لەسەر شەقامدا سەخفی داواکارەکانی بەرز نییە داوای زۆر شت لەم دەسەڵات و حکومەتە ناکە ئی ئەوە نیە کە ئەم دوێزە سەرکەوتوو بوون ئی ئەوەیە کە ئەم خەڵکە لەم هێزانە بێمنەت بوون یاخود بێئومێد بوون پێیان وایە کە ئەمانە چیتر گوێ بە داواکاری خەڵک ناکەن و چاوەڕێی ئەوە نین کە بە خۆپشاندان و بە پەیامی ئاشتی و یاخود بە دروشم ئەم حکومەتە بەخۆی دابێتەوە ئەم بە وڵاتێکە بێ کە موەساتی بێ دیموکراتی بێ خۆشت چاوەڕێی ناکەی چاک بێ ئیلا دەبێت تەر بگۆڕدرێت ینی ئەم حکومڕانیە ئەم حکومەت ئەم دەسەڵاتە ینی ئومێدی چابوونی لێ ناکرێن چکە گوێ ناگرێت جێ بە دڵسۆزایی ناکرێ تووشی جۆرە لەوەی کە پێڵەن شێتی دەسەڵات بووە پێی وایە ئەم دەسەڵاتی تا ئەمێنێت و ئیتر هەر خۆی حکومەکات و ئیتر کەس ناتوانێت زەفەری پێبەرێ ئەوشمان بە حکمەوەی کە بەو حاشی کە لە دەور و پشتێتی و بەو هێز و نفوسی کە پێی وایە کوێ کردوێتەوە بۆ پشتیوانی اقلیمی کە هەیەی بەڵام نازانێت چەندین دەسەڵات و دەوڵەت و هێز و حیزبی سیاسیمان نەبووە کە سەدان ئەوەی داخۆ بڵێن دەیان ئەوەی ئەم هێزانە ئەندامی هەبووە لایەنگری هەبووە هێزی هەبووە چەکبەدەستی هەبووە پشتیوانیەوە بەڵام کاتێک کە واقعی ناوخۆی خەڵک لێ هەستا بەرگەی نەگرتو و دەسەڵاتی بەجێهێشتووە. سوپاس دەکەم کاک سەرنگ سەبارەتەوەی کە ئێستا چی چارەسەرە بۆ دۆخی هەرێم ئەو دۆخە چ لە ڕووی سیاسی بێت بڵێن چ لە ڕووی دارایی بێ ئەو لە ڕووی کۆمەڵاتی شۆ دۆخی خراپە لە پەیوەندەکان لەگەڵ بەغدا لەگەڵ وڵاتان چارەسەر چی هەڵبژاردنەکە یاخود ئەگەر خەڵک ئەم جارە ینی ئومێدێک باڵبژاردنەکە نەمێن سەر دەکەشێ بۆ شتی تر وڵی هەموو ئەگەرێک کراوەیە لە بەردەمی خەڵکا کاک حەکیمە زانی مەسەلەی گۆڕانکاری ینی لابودە منها ئەبێ ڕووبات باشەوە حتمێتێکە بەڵامی تر ئینسان جاری وایە تمەحی هەیە حەزەکە زوو ببێ حەزەکە لە سەردەمەی خۆیان بیبینێەوە نییە هەیە خۆشترە ئینسان زوو ئەو شتانە ببینێ ڕوودانی حتمیە ئەبێ ڕووبە بەڵام ئێمە لە چ دۆخەکەین ئەزانی ئەگەر ئەم قوارس من طبعا احترام هەیە ینی ئەوە دەسەڵاتی خراپی پارتی و شێتی وای کردووە کە خەڵک نسبەتێکی زۆری خەڵک حەزەکە ئەم هەرێمە هیچی نەمێنێ بەسەر هیچەوە ڕاستی ئەم قوارەیە هەڵوەشێتەوە باشە من بۆ خۆم وابیر ناکەمەوە ئەم قوارەیە بە هی خەڵکە زانم بە هی ئەو خەڵکانە زانم کە لە پێناوی شەهید بوونە خوێنیان داوە بریندار بوونە کەمەندان بوونە تەسحیان داوە ئەم میلەتە نەهامەتی زۆر بینیوە ئەم قوارەیە هی ئەم میلەتەیە بەڵام بەڕاستی بەداخەوە حکومڕانێکی زۆر خراپە و بەرەو ئەوەیە بن کە بەڕاستی هەڵی وەشێنەوە لەم دۆخە خەڵک زەرەکە بەداخەوە ئێستش فرسەت ماوە بەڵێ پێم وایە فرسەت ماوە تا ئێستا وەکو ڕەنگە ئاماژەم پێکرد بێەوەی کە خەڵک لای ئێمە تا ئێستا پەنای نەبردووە بۆ توندتیژی بۆی گۆڕانکاری بکات پەنای نەبردووە بۆ توندتیژی تا ئێستا بە ڕێگەی نەرم خەڵک هەوڵی داوە کە گۆڕانکاری دروست بکات نمونەمان زۆرە چەند خۆپشاندانێکیش کراوە ئەو خۆپشاندانە خۆپشاندانی مەدەنی بوون هەندێک خۆپشاندان ئەویش حیزب ئیسیفزازی کردوون یا تەحمولیەوەی نەکردووە کە خەڵک خۆپشاندانی لێ بکات ڕەدێک فعلێکی خراپی نواندوەگینا خەڵکی ئێمە پەنای نەبردووە بۆ توندتیژی انتخابات ئێمە لە 92 تا انتخاباتی ساڵی ڕابردوش نمونەیەکی زۆر خراپی انتخاباتمان هەیە یا پیشانمان داوە لە هەرێمی کوردستانە ئەم نمونە خراپە پیشاندانی ئەم هەموو نمونە خراپە لە انتخابات وای کردووە کە هەم خەڵک بێئەمەل ببێ باوەڕی بە هەڵبژاردن نەمێنێ باوەڕی بە گۆڕانکاری نەمێنێ هەمیش دۆستەکانمان یا منەظەماتی دەولی یا موسساتە دەوڵەتەکان قسە لەسەر بکەن خۆ ئەوان هەڵبژاردن زۆر گرنگە لای ئەوان ئەگەر هەڵبژاردن بەڕێکوپێکی بکرێ پاک و پێکرد ئەوان قسەیەکی تریانە پێ بەزەزان دۆخی انتخابات لە هەرێمی کوردستانە چۆنەوە ئێمە هەمومان وەک خەڵک ئاگادارە بۆیە بەونەوە قسەی لەسەرەکەن انتخابات ئەبێت چی بکرێ بەڕێی من یەکەم یاسای انتخابات بگۆڕێ لە هەرێمی کوردستان یاسای انتخابات بگۆڕێ بازنەی انتخابی لە هەرێمی کوردستان بکرێ بە چەند بازنەیەک وەک عێراقی لێ بکرێ
باسم کردووە لە شوێنی تریش هەتاوەکو بازنەکانی هەڵبژاردن زۆر بێ فرسەتی تەمسیلی فعلی نوێنەرایەتی فعلی زیاترە بێت باشە ئەمە نقطەیەکی گرنگە ئەگەر لەو مەرحەلا ئێمە کاتی خۆی پرۆژەیەکیشمان هەبوو لە پەرلەمان بۆی هەرێمی کوردستان کرد بەڵێ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان 8 بازدە ئینتیخابی بێ لەم قۆناغا ئەگەر ئەوەش نەکرێ لانی کەم 4 لەسەر ئاستی محافەزەکان 4 بازنە ئینتیخابیش بێت مەرحەلێکی مهمە زائیدن پاکردنەوەی تۆماری دەنگدەران کۆمیسیۆنێکی سەربەخۆ باشە چاودێریکی باشە اینجا پیشاندانی نێتی باش چکەمە حیزبە سیاسیانە کە باڵادەست لە کوردستانە قەت نێتی باشیان نیە لە ئینتیخاباتە مە باشە ینی تەماشاکەن ئەگەر لە شوێنێک یا لە جێگەیەک یا لە سەعاتەکانی ئەخیرە ئەگە بزان وەزعیان بەرەو خراپیێڕە ئەوەی تەسەووری نەکەی لە ئینتیخابات هایکەن ئینتیخابات بەم جۆرە بکرێ بەڕاستی هیچ سوودێکی نییە جا لەبەرەوە مەسئولیەتی سەرەکە بڵین سەریکە ئێستا مەسئولیەتی ئەو هێزە سیاسیانەیە کە خۆیان بە معارەزەی دەسەڵاتە سیاسی ئەزانن زائیدەن خەڵکی ئازادی خواست زائیدەن منەظەمات دەولی ناوخۆیی زائیدەن خەڵکی ئازادی خواست زائیدەن خەڵک ئەبێ گوشارەکانی خۆی هەموو یەک بخەن بۆ ئەوەی کە قانونی انتخابات بگۆڕێ کە کۆمیسیۆنێکی باش بێەوەی کە ئەو خاڵانەی کە باسمان کە با دووبارەی نەکەونەوە اینجا کاک حەکیم من شتێک ئاماژەی پێم بەڕاستی خەڵک ئەبێ خۆی ژیانی خۆی بگۆڕێ باشە کەواتە هەموو تاکێکی ئێمە لە وڵاتە حقوق و واجباتی هەیە مەسئولیەتمان لەسەر شانە هەموو تاکێک نابێت کە چاوەڕوانی ئەوە بەڕاستی هێزێکی دەرەکی بێ لە دەرەوە بێت ئەم دۆخە بگۆڕێ ئەبێ خەڵک خۆی واقعی ژیانی خۆی بگۆڕێ ئیرادەی میلەت لە هەموو ئیرادێک گرنگترە ئەوە میلەتە دوواژە بڕیارەیە کە حکومڕانیەک ئەگەر هەڵبژاردنەکە هەر خراپ بێت نەتیجە خراپی دێ بۆ دەسەڵاتیش بێگومان سەرە کێشێ بۆ زانی یەکەم ئەگەر وا بێ فشارەکە بکرێ هەر نەکرێ باشترە چکە ئەگەر ئینتیخابات نەکرێت و کۆمەڵی هێز مقاتعی بکە هێزی خاوەن پرۆژە لەسەر ئەساسی بەرژەوەندەکانی خەڵک مقاتعی بکەن و فشار بکەن زەختێکی زیاتر لەسەر حکومڕانی دروستە بێ کە مەجبورن هەندێک تەنازولات بکەن و ئەگەر ئینتیخاباتیش کرا انتخابات بە تەزویرات بێ بەوە بێ تەلاعوبی تیا بکرێ بەڕاستی من پێم وایە تر ئەوە دۆخەکە بەرەو تەقینەوە بات تەقینەوەی چی بۆ تەقینەوەی جەماوەری تر خەڵک قبوڵی ناکا بەڕاستی خۆی تۆ انتخابات یەک دوان بە وەزعشەوە کە هەیە مەعاشی نایەتێ مثلا ئەنواع باجی لێسەنی چی تۆ إلى آخره تر خۆ بە خەڵکە چی قبوڵ کا بەڕاستی سوپاس دەکەم مامۆستا سەوارد بۆی کە پێویست شتێک چارە سەر یاخود ئەو مەترسیانی کە لەسەر هەرێمن ئەگەر دەسەڵات بگۆڕدرێت دەتوانرێت دەسەڵاتێکی دادپەروەرەی و مەترسیانە دوور بخرێنەوە گۆڕانکاریەک بکرێت لە هەڵبژاردننی داهات و بەڵێن دەتوانرێت ئەمە بکرێت گۆڕانکاری دەسەڵاتە ڕێگەی سەلیم بۆ گۆڕانکاری دەسەڵاتی ڕێگەی سنووری انتخاباتە ڕێگەی نوێنەراتکردنی ڕاستەقینەی خەڵکێک خەڵک بتوانێت بە ئازادانە بە شێوەیەکی پاک و نەزی بتوانێت نوێنەی ڕاستەقینەی خۆی هەڵبژێنێت ئەمە ڕێگە سەلیمەکە و ڕێگە تەندروستەکەیە ئەگەر نا ئەم ڕێگەی ئەنجامی نەبێ دوور نییە خەڵک پەنا بۆ ڕێگەی تر بەرێ بەڵام باشترین دەرفەت لە بەردەمی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان گرتنەبەری ئەم ڕێگەیە ئەنی انتخابات ناکرێت تەنها لە پێناو انتخابات بێ انتخاباتێکی شقلی بێ بۆ شەرعدانەوە بۆ واقعە نەخوازەوەی کە هەیە و بۆ دردۆنجی بۆ لێکترازانەی کە هەیە بتوانێت و ئیدانی پێبێ ئەبێ واقعی سیاسی نەخشەی سیاسی لێڕێ انتخابات و گۆڕانکاری بەسەرا بێ خەڵک بتوانێت ڕاستەقینەی خۆی هەڵبژێنێت ئەمەش بەچیەکرێ ئەوانە کە مامۆستا باسی کرد ئەمە هەموو ڕێگەی دروستن کە لە پەرلەمان کۆمەڵ کار بکرێ لە پێناو دابینکردنی تا ڕادەیەکی زۆر یاخود تا ڕادێکی باش کە انتخاباتی نەزی بکرێت کە ناکرێت لەم کاتەیە پەرلەمانی کوردستان یاخود لایەنێک بیەوێ پەنا بۆ زۆری نەبەرێ بۆ ئەو زۆرنەی کە خۆی دروستی کردووە هەر چۆنێک بێ کە زۆرنەیەکی ڕاستەقینە نییە یاخود بڵین ڕەوایەتی لە خەڵکەوە وەرنەگرتووە بەو شێوەیە لەڕێ ئەمە بیەوێ یاسا بۆ شێوەیە دابنێت کە لە بەرژەوەندی خۆی بێ دوجار مقاتعی زیاتی لێکەوێتەوە ئەنجامەکەی بە خراپتر ئەشکێتەوە ئەبێ بە وەکو خوان لە پەرلەمان ڕێکەوتون لە ڕێی تەوافق و ئەم یاسایە هەموار بکرێتەوە تا بتوانێت کە تا ڕادەیەکی باش یعنی هەڵبژاردنێکی معقول و تا ڕادەیەک باش بێت کە هەموو لایەنەکان تعبیر بتوان لە نوێنەرایەتی ڕاستەقینەی خۆیان لە پەرلەمانی کوردستان مانەوەیەکێتی و پارتی مەترسی زیاتر بارگرانی زیاتر بۆ خەڵکو و بۆ هەرێمی کوردستانی زیاتر دەکات مانەوەیان و سەپاندنی خۆیان بە زۆر بێگومان
ئەگەر نا کەس نکۆڵی لەمانە نییە بە حەجم حەقی خۆیان کە هەن لە وڵاتەیە بنوێنەراتی خۆیان بکەن و دواتر ئێستا حەجمەکان ساختەیە بێگومانە و تاکە کەمتر لە ساسی خەڵک چۆ بۆ ئینتخابات لەمەش ئەوانش خۆیان کەمینیان هێناوە ئەوەی کە زۆربەی خەڵک مقاتعی کردووە تۆ لەم حاڵەتەیە ینی تۆ چۆن خۆت بە ئەو حەق بە خۆ دەدی کە بەناوی زۆرینی خەڵکەوە بچی هەموو شتێ بکەی هەموو سەفحەیەک هەموو ڕێکوتنێکی ژێربەژێر و ئاشکرا هەموو گرێبەستێکی ئابووری و سیاسی و تا دوای بکەی بەناوی خەڵکەوە کە لە کاتی خۆت کەمینەیەکی حکمی زۆرینە ناکەی لە ڕێی سنووری انتخاباتەوە کەواتە ئەمەی واقعەکەی بە ئەمڕۆ گەیاندوو کە هێزەکان یاخود بڵێن ئەوەی کە لە حکومڕانیان نوێنەری ڕاستەقینی خەڵکی کوردستان نییە بەڵکو نوێنەری کەمینەیەکە خۆی بەزەر زۆرینێکە سەپاندوو ئەگەر مانۆی ئەم دوو هێزە بەم خۆ سەپاندنە بیانەوە لە ڕێی چاوسوکردنەوە لە ڕێی بەکارهێنانی زەبر یاخود لە ڕێی بۆ نمونە بەرژۆنی ئابووری و سیاسی یاخود هێزەکان بخۆیان بەکاربێنن بێگومان سەرنجامی خراپێ و خەڵک ینی تاکەی خەڵک بەم شێوەیە هەر چاوەڕێی گۆڕانکاری بێ ئەمان زیاتر خەڵک بچۆسێنەوە زیاتر خەڵک باگرانی بۆ خەڵک دروستکردن و واقعەکە بەرەو خراپتر و سەرنجامی قوارەی هەرێم لە بەردەم مەترسی هەڵەشانەدا بێت کاکسەرن زۆر بە کورتی و سەرکێشەی هیچ ئەو هۆشداریان پەیوەندیان بەوەیە کارێن بەڵە پابەتنام بە بڕیاری دادگای فیدراڵی لەبارەینەوەتەوە بڵین وڵای ئەو ڕەنگە یەکێک بێ لە هۆکارە سەرەکیەکان بەڵام هۆکاری تر زۆرە ئاماژەمان پێدا هەمووشی بەڵام ڕەنگە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ئەوە بێت ئەو سەرکێشێکی ترە پێ دوایە بەڵێ بێگومان بەڵێ بگەنجکە ئەمان مەسلحەتیان لەوانێ من نازانم ینی نەوت یا فرۆشتی نەوت بەم جۆری کە ئەمان ئەیکەن چ زمانێکی بۆ ئەم هەرێمە دروست کردووە باشین نمونەش لە کاتی ڕیفراندۆمەکە بوو کە هەموو شتێکی قڵب کردەوە لە کاتێکە ئەو کاتە هەموو شەریکاتی نەوتیش لێرە بوون نەوتی شێفرۆش زۆر سوپاس بۆ ڕێز سەرهەنگ فەرج پەرلەمانتاری پێشووتری کوردستان هەروەها فاروق محەممەد بەرپرسی بۆری توێژنەوەی سیاسی کۆمەڵ سوپاسی ئامادەبوونتان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ